ئازادکردنی ئەو کەسانەی کە ساڵێک لەمەوەبەر دەستدرێژیان کردە سەر مەناڵە 7 ساڵانەکەی هەولێر کاردانەوەی گەورە و بەرفراوانی سەرجەم چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگەی بە دوای خۆی داهێنا. هاوڵاتیان دەڵێن ئەوەی بەرامبەر ئەم مناڵە 7 ساڵانە کراوە تاوانێکە لێخۆشبوونی نییە و دەبێت تۆمەتبارەکە سزای یاسایی بدرێت. تعداکە بە تەنیا لەو مناڵە نەکراوە لە هەموو کۆمەلگاکە کراوە چکە یەکلایی بۆتەوە تۆ بیعەدەی سەلمانێتی کە ئەم کەسە ئەم تاوانەی کردووە. ئەمە بەنسبەت یەکلایی بوونەکەوە بەنسبەت ئەوەی کە چ کاریگەریەکی لەسەر دەرونی ئەو مناڵە هەیە. ئەو مناڵە ئیتر کەسێکی ڕووخا و کەسێکی فەوتا و ئەترس بێت تووشی خۆکوژیە بێت تووشی لادان و شتی خراپتر ئەبێ. ئەو مرۆڤەی و تعدای لەو کچە مناڵە کردووە لە هەولێر ئەگە قانون نەبێ بە پێی شەری ئیسلامیش بێ ئەبێ ڕەجم کرێن ناوقەی بخرێتە ناو گڵەوە سەری پان ببێ بە دەرس بۆ ئەوانەی تر بۆی دووبارە نەبێتەوە شتانە تا سیستەمی ئەم قانونە ئاوا بێ و قاتل بەربێ و بەرپرسێ لە پشتیەوە بێ ژیانمان هەروە بێ. بەڕاستی من داوا لە کەسوکاری ئەو کچەکەم بە هیچ جۆرەلەی خۆش نەبن هەج بەرپرسێکیش لە پشتێتی بەڕێی من بە پێی قانونی ئیسلام حەقی کوشتنێتی کێکی مناو بێتاوانە شکاوە لە ناو کۆمەلگا سبەینێ لە مەکتەبەکەی ژەشکێت لە ڕوێ لەوانەیە نەتیجە خۆی بکوژێت. تۆمەتبارەکان بە پێی مادەی 393 لە یاسای سزادانی عراقی دەستگیرکراون بەڵام هەواڵی ئازادکردنیان هەموو لایەکی تووشی شۆک کردووە. ئازادبوونی ئەنجامدەرانی ئەو تاوانە قەیزەونە باوکی کچەکەی ناچار کرد کە لە بەردەم ڕاگەیاندەکان سکاڵا بکات و بە دڵێکی شکاوەوە کچە 7 ساڵانەکەی لە ئامێز گرت کە وێنەی باوک و کچەکە بەجارێک تۆرە کۆمەڵاتیەکانی تەنی و سەدان پرسیار ئاراستەی حکومەت و یاسا و ویژدان و مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی ژنان و مناڵان کرا. لوقمان ئیسماعیل باوکی کچە 7 ساڵانەکە لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا تایبەت بە پەیام ڕاگەیاند لە دوای کۆنگرە ڕۆژنامەوەنیەکەی بۆ پاراستنی ژیانی خۆی و ئەندامانی خێزانەکەی هەولێری جێهێشتووە. باوکی کچە 7 ساڵانەکە وتیشی پێش کچەکەی من چەندین کچی دیکەی خواردەمەندە ساڵ دەستدرێژیان کراوەتە سەر بەڵام لەبەر ئەوەی کە سوکاریان ئامادەرەمون دۆسیەکە بۆ ڕاگشتی بخەنە ڕوو بەبێ دەنگ تێپەڕێنراوە بەڵام من ئامادەم خۆم بکەم بە قوربانی بۆ هەموو ئەو کچانەی کە لەو تەمەنەکەمەدا دەستدرێژیان دەکرێتە سەر. لوقمان ئیسماعیل ئاشکراشی کرد بە درێژایی ساڵی ڕابردوو ویستویانە بە پارە سوڵحی لەگەڵدا بکەن بەڵام ئەو ڕەتی کردوتەوە و وەتویەتی مافی کچەکەی بە پارە نافرۆشێت. پارێزەرێکیش دەڵێ کەسێک بە پێی مادەی 393 دەستگیر بکرێت لە تاوانە گەورەکان ئەژمار دەکرێت بەم پێیەش یان بە زیندانی هەتاهەتایی یاخود زیاتر لە 7 ساڵ زیندانی دەکرێت. ئەمە بخۆی دوو تاوانی ئەنجام دراوەک تاوانی فراندن دووش تاوانی دەستدرێژی کەمە پێی قانونی عقوباتی عێراقی عقوبەکەی یان سجنی مؤبەدە سجنی هەتاهەتایی یان سجنی موعەقەتە کە وەڕەبتی کەفیلی ژنایگرێتەوە کە بە کەفیل ئازادکردن بەڵام بەداخەوە محکەمە و دادگاکان بڕیانەدا بە ئازادکردنی ئەو چەند تاوانبارانەی کە دەستدرێژیان کە بەسەر ئەم مناڵە. ئەمە لایەنێکی مەترسی بۆ هەر کۆمەلگا دروست دەکات کە لەوەی ئیتر یاسا سەروەر نابێت لە هەرێمی کوردستاندا لەبەرەوەی جەریمەیەکی ئاوا گەورە لە هەرێمی کوردستانە بکرێت بەرامبەر مناڵێک کە لە خوار 8 ساڵەوە بێت ئازاد بکرێت ئیتر هیچ سەروەر بۆ یاسا نامێنێت. ئەم ڕووداوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان زۆرترین پۆستی لەسەر کراوە. هاوڵاتیەک نووسیوێتی کێشەی گەورە ئەوەیە ئەم کچە 7 ساڵانەیە دەبێت کە چووە قوتابخانان لەگەڵ ئەوەی ئەو کارەساتەی لەم وڵاتەدا بەسەری داهاتووە پڕ بەدەمی هاوار بکات و بڵێ خوایە وەتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە. هاوڵاتیەکی دیکەش نووسیوێتی ڤایرۆسی وا لە ناوماندا هەیە کۆرۆنا پێی بزانێت لە ترسی 100 ماسک ئەبەستێت.